سەردانی گۆڕستانمان کرد کاتێککە سەردانی گۆڕستان دەکەی دەبینین دەوانە گۆڕی کەسانێک دەبینین کە دەیاناسین مناڵەکانیان کچ و کوڕەکانیان لە ماڵەوە ماڵ و سامان و سەروەتەکانی ئەوانیان بەش کردووە ماڵەکانی ئەوان بەش کراوە مردووە بەخوای برای بەڕێزم ئەو کەسێک کە خێزانت هەیە و منداڵت هەیە بەخوا لە دوای مردنی تۆ کێشەی گەورەی مناڵەکانت تۆ نیت کێشەی گەورەی مناڵەکانی تۆی داما و نیت باوکم بەهەشتی یا دۆزەخیە دایکم بەهەشتی یا دۆزەخیە کێشەی گەورەی ئەوان تەنها ماڵدا بەشکردنەکەی تۆیە ئەو بە چاوی خۆمان بینیوە واقعیە شتێک نییە ئینکاری بکەی بۆیە خۆت مەخە جەهەنمەوە لەبەر خاتری مناڵەکانت هەتا ماوی ئامۆژگاری مناڵەکانت بکە هەر کاتێ مردم گەرنتان ئازا ناکەم حەقی کچەکان خوشکەکان لەبیر نەکەن بیان دەنێ مەڵی عەشاری زاڵم نەیانداوە باو باپیرم نەیداوە منیش نایدەم ئەو زوڵ مستەمە چەندەها کەسێ تەلەفونەکات یاخود بە پرسیار قسە لەگەڵاکە ئەڵێ باوکم ئەڵێ نابێ کچ بەشی بدرێ تۆ زاڵمی دڵنیا بەخوا هەڕەشەی جەهەنەمی لێت کردووە یاخوا پیرۆزت بێ ئەگەر تۆ بە نەکەیت خوای گەورە وعدی دا بتخاتە ناو دۆزەخەوە باوکی یا برای کە زڵم لە خوشکەکان و لە کچەکان دەکەی لە خوا بترسین تەقوای خوا بکەین بەڵێ کێشەی گەورەی مناڵەکانمان لە دوای مردنی ئێمە نییە قیامەتی ئێمە نییە بەڵکو ماڵەکانی ئێمە و سەرۆت و سامانەکەیە بۆیە مناڵەکان جاری وایە هەر لە تەعزیەکە هێشتا کوردۆتەنی کفنەکە زەرد نەبوو هەمویان لێک عاجز دەبن چونکە ئەو باوکە شتێکی بۆیان جێ هێڵاوە ناگونجێن بەیەکەوە ئەو دەیوێت زڵم لە براکەی بکە ئەو دەیوێت زڵم لە خوشکەکەی بکە بۆیە ماڵەکەت وەکو گەزۆ دەخۆن مناڵەکانت بەڵام تۆ لە قیامەت لێی بەرپرسیاری بۆیە کارێک مەکە بە حرامی ماڵ و سەرۆت و سامان بۆ منداڵەکانت کۆمەکەرەوە چونکە دڵنیا بە لەوانەیە هەفتەی جارە دوعای خێریش بۆ نەکەن کەواتە قیامەتی خۆت لەبەر خاتری مناڵ مەدۆڕێنە چونکە مناڵ خەمی تۆی نییە خەمی سەرۆت و سامانەکەی تۆیەتی بەزیاتر من بە عام باسێکم ناڵێم هەندێک مناڵانەیە هەبێ بەس بە کەمی ئەوە ئەگینا خەمی سەرەکی ئەوەیە دەی چی بکەن با ماڵەکەمان بەشکەین ماڵەکە بەشکەین تەواو ئەیتە جاری وایە هەفتەیەک دە ڕۆژمانگی باوکی هەر لەبیر نییە وەڵڵی خەڵکەیە بە ساڵ ناڕۆتە سەر قەبرەکەی باوکی لە شارەکەی خۆشیدایە هەر ناڕۆتە سەر قەبرەکەی دایکی وەفای بووی نییە تخوا قابلی ئەوەی تۆ خۆتی بۆ مناڵ خراپ بکەی نەبەخوا ڕێزیان لێ بگەر خزمەتیان بکە بەڵام خۆت بپارێزە لە شتێکە قەبر و قیامەت تاریک دەکات